کۆمەڵی ئیسلامی ئەوکات و کۆمەڵی دادگەری ئێستا لە 31 ئایاری 2001 خۆی ڕاگەیاندووە. ڕاگۆڕیشەی کۆمەڵ دەگەڕێتەوە بۆ بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی و هێڵی ڕێکخستنی نوێی برایان. واتە مێژووی پاشخانی ئەم هێزە بۆ کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە و تا ئێستاش درێژەی هەیە. سەرەتا با ڕێکخستنێکی نهێنی توند و تۆڵ کاروانی بانگەوازی خۆی دەست پێکرد و بناغەیەکی مەحکەمی بۆ ڕابوونێکی بەهێز داڕشت. ئەبێ ئێمە جارە پێشتی بگەڕێن بۆ ئەو هەلومەرجەی ئەو کاتێک بەتابەت لایەنی ئیسلامیەکان دەستیان بەکاری ڕێکخستن کرد کە ئێمەش یەکێک بووین لەوانە کە ئەو کاتە بە ناوی برایانی موسڵمانەوە بوو. کۆمەڵێک هەلومەرجی وا هەبوو لەو کاتەدا ناچار بوو هەر دەستەیەک هەتا کەسێک خاوەن هەستێکی بە مەسئولێتی بکردای لە ئەوە جوموزۆڵێکی هەبووایە لەلایەکەوە زوڵم و زۆر و تونند و تیژی حیزبی بەعس خۆسەپێنی و ئەو ستەم و زۆرەی کرد. ئەمە هاندەرێک بوو هەرکەس بەو قەناعەتە هەیەی بۆ پاشخانی هەیەی بۆ فیکر و ئایدۆلۆژی هەیەی بۆ بیر و باوەڕی هەیەی لە چوارچێوەیە بێ جوموزۆڵێ بکاتش بۆ ستەم و زۆرە. ئێمە کە یعنی کۆمەڵێ مامۆسا بووین لە مسلمانیە کە عەلاقە و پەیوەندیمان لەگەڵ یەکدا هەبوو تماشامانە کرد فکرەی مەسەلەن لینینیزمی و مارکسیزمی یعنی بەسەر خەڵقیە باڵی کێشا بوو. خەڵق بەرەو مەسەلەن کوفر و وەلاسە بەرەو کاری ناڕەوا ڕۆی ئیتر ئێمەش بیرمان لەوە کردەوە کە یعنی بستنەوەیەک یان مەسەلەن تەرتیباتێک دروستکەین کە بتوانین بەرەنگاری ئەو فکرە ببینەوە و خەڵق وادارکەینەوە بۆ ئیسلام و بۆ بیر و باوەڕ و بیردۆزەی ئیسلامی. جا ئەلبەتە لەو کاتا کە یعنی ئەم فکرانە لە ناو کوردستانە بڵاو بووە فکری مارکسیزمی ئەوانە کە دروست بوون بۆ دژی ئیسلام بوون. جا بۆیە مەسەلەن وابوو من یعنی چەند کەڕەت لە وتارەکانمان کە وتارمەدا لە وتاری هەڵسانی مەسەلەن تەعزیە تا من لەم مزگەوتی ئازادیە بووم لەوێ مەلا بووم تەعزیەکم هەڵسان لە تەعزیەکە باسی ئەم بیردۆزە و فکرانەم کرد کەچی مەسەلەن چەند نەفەرێک هەڵسان قسە دەستیان کرد بە قسەکردن و قسەی ناشرینکردن یعنی تمەز ئەو فکرانان هەیە. جا لەبەرەوە لە دواییەتم خەڵقێکیش لە پشتم بوون یعنی هەڵسان و خولاسە بۆ بەرگریکردن لە فکری ئیسلامی ئەوان پاڵپشتم بوون. ئیتر دوای ئەوان نانوێرا مەسەلە زۆر خۆیان دەرخەنیان شتێک بکەن. ئیتر ئێمە بیرمان لەمە کردەوە کە ئەم فکرەیە بە حەقە دەبێ هەڵوێستە بکرێ بەرامبەری ئەبێ مەسەلەن کارێک بکرێ کە ئەم فکرەیە مەسەلەن تەشەنە نەکانە ناو خەڵقیە و مناڵ و مەسەلەن ژن و مناڵ و پیاوانی مەسەلەن کورد بەرەو کوفر ببن و بەرەو شێوازێ بیان بن کە دوور لە واتای ئیسلام و دوور لە مانا و وانەکانی ئیسلام بێ ئەوان ئەوەیان نەویست. بۆیە کە دەقەکانی قورئان و سونە دووە کە ئەمر داوا لە ئێمەکە و کاریش لە ئیسلامە کار بە شێوەی ڕێخستن و بە شێوەی ڕیزبەندی و پراکتیکی کارێکە کە ئاسمانەکان و زەوی هەر لە سەرەتاوە لەسەر تەنزیم و ڕێخستن دروست بوون. ژیانی ئینسان ئەگەر سیرکەی بەبێ ڕێخستن بریتە لە فەوزا. بۆیە ئەبێ کاری ئیسلامیش کە ئیسلام دینێکی تەواوە بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە بۆ گۆڕانکاری هاتووە لە ژیانە دیارە گۆڕانکاریەکان لە هەموو ڕەهەندەکانی فکری و سیاسی و کۆمەڵایەتی و هەموو بەشەکانی ژیان ئەگرێتەوە چونکو ئیسلام هەم دین و دەوڵەتە عەقیدە و شەریعەیە. بۆیە ناکرێ ئەم بەرنامە گەورەیە ئەم واجباتە زۆرە ئەم پەیامە گەورەیە کە بۆ مرۆڤایەتی هاتوو بێ و گۆڕانکاری لە ژیانی کۆمەلگا دروستکە بە شێوەیەکی فەوزا یا بە شێوەی عاتیفیانە یا بە شێوەیەکی سادە و ساکار ڕوبەڕووی بیتەوە و یا بچتە ژێر باری هەڵگرتنی. بۆیە ئەمەوە ئەکا لەوەی کەوا عنی ئیسلام وەکو ئەسڵی دینەکە وەکو فکر و مەنهەج دیارە داوا لە موسڵمانانەکە کە ڕێخستن لە کارەکانیانە ڕێخستن پیادە بکەن و بە وردی ئیشەکان ئەنجام بدەن.
دروستبوونی ڕێخستنێکی ئیسلامی جیهادی بانخوازی لەو کاتە بەڕاستی ڕنگدانەوەیکی مێژووی و زەڕورەتێک بوو بۆ ئەو کاتە، چونکە لەو کاتە گۆڕەپانی کوردستان بە ئەفکاری چەپ و هەندێک ئەفکاری لار تەندا بوو. زۆربەی گەنجەکان تەیار کرابوون بۆ فکرە، لەبەرەوە مەجای دینداری وەکو پێویست یا مەجای بانخوازی وەکو پێویست نەهێڵرابووە. دیارە ئەمە کاریگەری هەندێک لە ڕێخستنەکانی ڕۆژهەڵاتیشی تیا بووە. خۆی خودی جوڵانەوەکە جوڵانەوەیەکی چەپ بووە لە کوردستانی عێراقا، لەگەڵ جوڵانەوەیەکی بەناو ئەوەی کە پێوەتی دیموکراتی. لەبەرەوە ئەو کەسانی کە هەڵسان بەو کارە، ئەو مامۆستا سەرکردانی کە هەڵسان بۆ کارە، بەڕاستی پیاوانی گەورە و ڕێچشکێنێکی بەتوانا و بوێر بوون. ئەبوایە جوڵانەوەیەکی وا دروست ببێ بۆ ئەوەی خەڵکی مسلمانیش خەڵکی دینداریش بەشدار بێ لە لابردنی ئەو زوڵمێک کە لەسەر میلەتەکەمان هەبوو. ئەمە دروشمە گەورەکە بوو لە ڕاستیە. لە لای شتیشەوە هەر لەو کاتێوەکو ئەمەش پێکرا شۆڕشی ئەفغانستان هەبوو دژ بە داگیرکاری رووسیا، مەسەڵەن شۆڕشی ئێرانش لەو کاتەیە لە 79 سەری هەڵدا. ئەمانە هەمووی پاڵنەر بوون بێژگەلوی کە لە سووریاش لەو کاتەیە پێشتر ئەوە لە سووریاش دوای ئەوە کۆمەڵەیە جموجۆڵ و ئەوە کرا لایەنە ئیسلامیەکانی ئێوە. هەموو ئەمانە هاندەر بوون بۆ ئەوەی کەسایەتی و تۆژم و باڵە ئیسلامیەکان ئەبێ ئیلا جموجۆڵێ بکەن، ئەیتر جموجۆڵەکە هەر کەس وەکوتم لە چوارچێوەی قەنەعەتی خۆیدا بوو. لە لای شتریشەوە هەر لەو کاتەیە لە ناو کوردستانی خۆمانە لایەنەکانی تر مەسەڵەن لایەنە ناسیۆنالیستەکان لە باڵێن ژێرباڵی چەپگەراییە زێتر ئەوانیش جموجۆڵێکیان هەبوو. هەن جموجۆڵەکە ئەوان تۆزێ بەم واقعە هەرێمی کوردستانی خۆمان نامۆ بوو. هەموو ئەمە ئەوەش بۆ خۆی پاڵنەرێک بوو کە تۆ ناچاری ئەبێ ئیلا شتێکت هەبێ وەکو خاوەن ئایدیایەک خاوەن بیرروباڕۆ شتێکت هەبێ. لەو کە ئەمانە هەمووی هۆکار بوون کە لایەنە ئیسلامیەکانی جموجۆڵێکیان هەبوو. جاوی کاتە ئێمە دەستمان پێکرد بێگومان هەلومەرجەکەی ئەوها بوو، پاشانیش دەست پێکردن و چۆنەتی کارکردمان لەو کاتەیە تۆزێک هەرگن ئێمە و غەیری ئێمەش ئەستەم بوو لەبەرەوەی حیزبی بەعس لە ڕێگەی دەستگا هەواڵگەریەکانی و بەردەوام چاودێری هەموو جموجۆڵێکی کرد، ئیسلامی غەیری ئیسلامی، نەتەوەی غەیری نەتەوەی، لە وەسەتی عێراق، لە ناوەڕاستی عێراق، لە باکووری عێراق و لە کوردستانیش ئەوە بە هەمان شێوە زێتریش بوو، لەبەرەوەی لە کوردستانە بزافێکی نەتەوەی بەهێز هەبوو تر پێشتر یان لەو کاتەشە هەبوو. وای کرد بوو حیزبی بەعس با بڵێن هەواڵگەری و چاوی خۆی زێتر سڕ کردبووە لەسەر هەرێمی کوردستان. جا بۆی هەرێمی کوردستانی ئێستا بۆیە لەو کاتەدا کارکردن جموجۆڵکردن بەڕاستی قورس بوو، چکە ئەبوو لەکەم لە حیزبی بەعس ئەبێ خۆ پارێزی دوو حتا لەگەڵ لایەنەکانی تر کە لایەنە چەپ و مارکسیەکان ئەبێ لەگەڵوانشە هەوڵدایە تووشی تێکگیران نەبی. جا ئەمانە خاڵی گرنگ بوون بۆ چۆنهی دەستپێکردنی کار لەو کاتەدا. لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان طبعاً کاری ڕێخستن دەستی پێکرد، ئەو کاتە بە ناوی ئیخوانەوە بوو، چونکو ئیخوان وەک مەدرسەیەکی دایک و گەورە لە ژیانی ئیسلامیا فەرع و لقی لە زۆربەی وڵاتانە هەبوو. ئەو کات طبعاً دروستکردنی کارەکەش ینی لەسەر شێوازێ نەبوو کەوا پەیوەندی ڕاستەوخۆ هەبێ بەدەرەوە، بەڵکو لە ڕوانگەی کتێبەکانی سەید قوتب و ئەبوو عەلای مەودودی و ئەو تورافە فکریە گرنگەی کە هەبوو لە ڕوانگەی ئەو کتێبانەوە لە ئەو منهەجانەوە ئێمە ئیسفادەی باشمان لێکردووە کار دەستی پێکرد. طبعاً شێوازی کار ئەو کاتە بە شێوەی نهێنی بوو. دواتر هۆکاری نهێنیەکەش ئەوە بوو کەوا کۆمەڵێک ئەعتیبار بوو، یەکێ لەوانە وەکوتمان زوڵم و ستەمی بەعس لە قیما بوو، لە لوتکا بوو ئەو کاتە و تازە کۆماری ئیسلامی دروست بوو و چەپەکانی کوردستانیش دەستیان کرد بوو بە ئیش هەم بە لایەنی تەنزیمی هەم بە شێوەی سەربازی و پێشمەرگایەتی و عەسکەری. طبعاً لەو کاتە حیزبی بەعس سەرەڕای ئەو زوڵم و ستەم و دیکتاتۆرەتی کە هەیبوو
کاتێکەوە کورد شۆڕشی چەکداری و تەنزیمی دەست پێکرد و کۆماری ئیسلامیش دروست بوو وەکو لایەنی ئیسلامی ینی ئەو کاتە بانگەشەی بەوە کرد کە دەوڵەتی ئیسلامی و ئەمانە دیارە بەعز زیاتر کەوتبووە خۆی بۆیە هەر جم و جوڵێک لە عێراقایە لە کوردستانە بە تایبەتی کە ئەبینرا ئەم نیشانەی پرسیاری خستە سەر و بەدوایە ئەڕۆیی نەوەکو ئەمە ینی بە ترسیەوەی کەمە دەستێکی دەرەکی تیاابێ یا ئەمە ڕێخستن و تەنزیمێک بێ کە دواتر ئەم گیرخوا بەدەستیەوە بۆ ئەو کاتە ئێمەش ناچار بووین لەبەرەم ئەتیبارانەکەەوە بە شێوەی نهێنی کار دەست پێ بکە طبعاً شێوە نهێنیەکەش ئەو کاتە بەو شێوە بووکەوە وەکو ئێستا کۆنگرە و کۆنفرانس و ئەمانە نەبوو ئەو کاتە طبعاً کە نهێنی بێ کەوا بوو تۆ ناتوانانی ئیشی ئاشکرا بکەیت ئەندامەکانت دیارنی بۆ ئەو کاتە و کەسانی کە دەستیان کرد بە ئەسڵی ئیشەکە لە سەرەتاوە ناچارە بوونکەوە بە شێوەی نهێنی پەیوەندی بە ئەندامانەوە بکەن شێوە نهێنێکەش بەو شێوە بوو کە طبعاً ئێمە کاتی خۆی پێمانە و نظامی خطوط ینی بەو شێوەکەوا لەسەرەوە بەرپرسێ لەسەرەوە پەیوەندی بە کەسێکەوە هەبوو ئەم کەسە چەند ئوسرە و پۆلێک خێزانێکی لابوو ناومان نابوو ئوسرە یا خێزان پەروەردەی چەند کەسێکی لابوو ئەمانش بۆ خۆیان وەکو لە خوارەوە هەر یەکێکیان ئەگەر توانایە هەبوایە بۆ خۆی چەند کەسێکی تری لە خوارەوە هەبوو تا بەو شێوە یعنی خەڵکەکان ئەندامان قیادەیان نەئەناسی و دەوروبەری خۆشیان لە ئاسی سەرەوە نان تەنیا ئەو مامۆسای کە پەیوەندیان پێوە بوو ئەویان دەناسی ئیتر ئێمەش بە حەقەت لەگەڵ کۆمەڵی مامۆسا بیرمان لەوە کردەوە چی بکەین باشە بەرامبەر مەفکرانە ئەلبەتە یەنی کۆمەڵی مامۆسامان هین کرد لەسەر ئەوەی کە بیردۆزە و فکرتان باش بێ بۆ ئەوەی کەوا خەڵک بەرەو ڕای ئیسلامی بهێنن خەڵک بەرەو ئیسلام بێت یعنی مەسەلەن کارێکمان کرد ئەلحەمدوللا یعنی ئێمە بەرامبەریان بووینەوە و حتا دواییش ینی هینیان کرد کە کۆمەڵێک مامۆسا شەهیدکەن یەکی لەوانە مامۆسا مەلا عومەری تیمارەوە شەهیدیان کرد دوای قەرارێم وا بوو 600 و قسوور مەلا شەهیدکەن بۆیش کە ئەم فکرانیان هەیە بە دژ فکرەکانی ئەوان جا ئیتر لەو کاتە یعنی بە حەقەت ئێمە تۆزێک هینیمان کرد کە ئەم فکرەیە کە بڵاو بۆتەوە فکری کوفر و دەستشان کردو بە کوشتنی مەسەلەن مەلا و هەنێ بابەت ئەبێ ئێمە بیرە بکەینەوە کە ئەبێ هەڵوێسەیەکمان هەبێ کاتێک دروستکەین بۆ ئەوە کە بتوانین بەرەنگاری ئەم فکرە و بیردۆزە ببین کە لە کوردستانە دروست بووە ئیتر ئێمەش هاتین لەگەڵ چەند مامۆسایەک خولاسە تەرتیباتمان کرد کە بەرە ئەو فکرەیە کە بەرەنگاری لەو فکرەیە بکەین و هەڵوێسەی خەڵک بگۆڕین بۆ هەڵوێسەیەکی ئیسلامی و وادار بە ئاکار و ڕەوشە جوانەکانی پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ جا ئێمە بە حەقاد ینی هەوڵماندا تەنزیماتێک دروستکەین هاتین بچنەوەی پەیوەندی ئیسلامیمان دروست هەموو ئەوانی کە ئێمە لەو قۆناغانەیە پێمان گەیاندن وەکو برایانی مسلمانی نوێ لەو کاتەیە برایان کە مامۆستا دەست بەکار بۆ و دوای ژەوە لەنەوە دووتووە بزوتنەوەی ڕاپۆڕینمان ڕاگەیان دوای ئەو یەکبوونمان دروست کرد دوای یەکبوونەوە بە کۆمەڵ دروست بوو بە تاکید ئەمە هەمووی ئەو با بڵێن تەسەلسولە مێژوویە یان با بڵێن ئەم قۆناغە مێژوویانەی کە ڕووی داوە هەمووی ئەو کادێر و ئەو سەرکردە و ئەوانەی کە پێگەیشتون قۆناغ بە قۆناغ لەگەڵ گۆڕانکاریەکانە هاتوون واتە ئەو کاتی کە برایان بوون ئەو کادر و کەسانە بوون هەڵسۆڕێنەری بوون دوایی کە ڕاپەڕین بوو هەر ئەوان بوون دوایەوە لە ناوەیەک بوونە بە هەمان شێوە دوایەوە لە کۆمەڵیشا بە هەمان شێوە ئێستاشی پێوە بێت کە بەشیشی بەرچاویان ماونەتۆ لە ناو کاروانی ئیسلامەکەیە ئیشەکەن ئەزوڵێن ئەتر چ لە ناوەکو کاری حیزبی و سیاسی مەسەڵەن ڕۆڵیان هەبێ و کاریگەریان هەبێ چی وەکو ئەوی لە ناو ڕێکخراوەکانی ڕێکخراوە مەدەنیەکانە ڕێکخراوە خێرخوازەکانە لەوێ ڕۆڵ ببین و کار و چالاکی پەروەردەیی ڕۆشنبیری فکریان هەبێ بە تایبەت الحەمدولله بەعام لە ساحە و گۆڕۆپانە ئیسلامیەکە دوور نەکەوتنەوە هەمویان ئەجوڵێن و جێدەستیان دیارە معلوم بوو لە دوای نسکۆی شۆڕشی کوردەوە لە 1950 ناوەمێدێکی زۆر باڵی بەسەر کوردستانی عێراقا کێشا بوو خەڵکە کە بە تەواوی ڕەشبین بوو باوەڕیان بە زۆر شت نەما بوو لەبەر دروستبوونەوەی بزوتنەوەی چەکداری کورد بە شێوە گشتەکەی و لایەنە ئیسلامەکەی بە شێوە تایبەتەکەی وەڵامدانەوەیکی مێژووی بوو
جارێکی مام جەلال بەو برادەرانی ئێمەی وتوبی ئەگەر ئێوە دروست نەبووە ئەوە شتێکی وەمان دروست کردای ئێمە دروستبوونی ڕێخستنیەکی ئیسلامی لەو کاتە بەڕاستی شتێکی بڤە بوو ترسناک بوو بە لای خەڵکەوە هەتا ئەو دیانەی قەرەداغ کە مقڕی هێزی فاروق ئەویسترادا بنرێ لەوێ بۆ برانێ وتبوو ئێوە بڤەن لە هەر شوێنێک بن حکومەت ئێمەژە سووتێنە بە ئێوە ئەو نە خەڵکی ئیسلامی خەتەر بوو هەتا ڕێخستنە ئیسلامیەکان بە سوننە و شیعەوە کە ئەیگیران محکەمەیان نەبوو یاعدام بوون یەکسەر ئێمە چەند وەجبەیەک لە ڕێخستنە گرنگەکانی سلێمانی بە تایبەتی کەوتنە بەردەستی بە ئەسوو کەشەف بوون بەڵام یەکێک لەو پیاوە زۆر ئازانەی کە گیرا و دانی بە هیچانەنا لەگەڵ ئەو هەموو ئەشکەنجەیە کاک حاجی مەهدی بوو کە حاجی ئەحمەی عەبدوڵڵا دەلاکی پێ ئەڵێن ئێساش لە حەیاتا ماوە نەخۆشە خۆی پەروەردگار شیفای بۆ بنێرێ لەبەر ئەوە دروستبوونی ڕێخستنیەک لەو کاتە جوانترین وەڵامی مێژوو بوو بۆ گۆڕەپانەکە ئەمەش بۆ خۆی نیزامێکی سەرکەوتوو بۆ ئەم نیزامی خطوطە وەکوتم لەبەرەی کە کۆنگرە و کۆنفرانس نەبوو تا تۆ خەڵکۆکەیتەوە هەڵبژاردن ببێ هەڵبژاردنیش یعنی ئەو کاتەکە نەبوو لەوانەیە کێ پرسیار کە ئەی چۆن ئەم بەرپرسیارن دیاری ئەکرا تەبەن لە کاتی ناخۆشی و ناڕەحاتیەوە لە کاتی ترسا بێگومان طبیعەتی ئینسان وایە مەگەر ئینسانە بە غیرەت و ئازاکان ئەوانەی کەس بە بەرپرسیارەتیەکەن ئەجینا ناتوانن زۆر شان بدنە ژێر چکو ترسەکە زۆرە بۆیە ئەو کاتە وە کۆڵی ئەو ترس و ناڕەحاتیە خەڵکەکانی ئەدا لە بێژن ئەو کەس ینی کۆمەڵی کەس ئەهاتن بۆ نمونە ئێمە لە پێشەوە بە نیزامی ناومان نابوو مساحەبە ینی ڕەفیقایەتی کردن بۆ ماوەی چەند مانگێک لەگەڵ ئەو برادەرا لەگەڵ ئەو کەسا و ئەنداما قسەمانە کرد هێشتانە بووە بە ئەندام ئەگەر مازانێ بە کەڵک و چاکە و باشە ئەمینە قابلیەتی بۆی کەشت فێر بێ دەرس بخوێنێ و دەرس بڵێتەوە ئەو کاتە پاش ماوەیەک بەپێی هەڵسەنگاندنی مامۆستاکەی جا مفاتەحەمانە کرد و قسەمان لەگەڵا کرد و باسی کاری ڕێخستنمان بۆوە کرد بەو شێوەیە طبعاً وەکووتم قورسایی ژیان لایەنی ئەمنیەتی ترس و تۆقاندن واکە لەوەی کەوە کەسانێکەوە یەکلا نەبوون تەسحیان نەبێ و ینی خۆیان تەجەڕودیان نەبێ بۆ خوای گەورە و ئیخلاسیان نەبێ بەڕاستی ناتوان بەردەوام بن بۆیە ینی بەرپرسەکان واقعیدان لە بێژن کە واقعیدان لە بێژن ئەوانەی کە ئەمانەوە بە خەڵکی باش و چاک و ئەوکوڵی لێهاتوو بەتوانە ئەمانەوە بە دوای ئەوەشدا خەباتی سەربازی و تێکۆشان و شۆڕشی ڕاگەیاند و ژیانی پێشمەرگایەتی هەڵبژارد لە هەفتەکان بۆ هەشتاکان ئەتوانین بڵێن لێرە فێراغێک هەبوو بۆشایەک هەبوو کە جمع و جوڵ بزوتنەوەیەکی ئیسلامی چەکدار لە ساحەکە نەبوو لە مەیدانەکە نەبوو بۆیە کە ئاماژەم کرد زانایان ئیسلام بەردەوام بوون کە ئەم کاروانە ئیسلامیە بەردەوام بێ لێرەش زانایان ڕۆشنبیران دڵسۆزان خاوەن ئیرادەکان شۆڕشێکیان بەرپا کرد بەرامبەر حکوومەتی بەعز بەرامبەر زوڵم و ستەمی حکوومەتی بەعز لە ناوخۆ لە دەرەوە هەموو جموژڵەکان خرانەکار ئەوە بوو لە هەشتاکان پەیوەندی ئیسلامی هاتەکایەوە دواتر بە دوای داهات و بزوتنەوەی ئیسلامیش و هەروەها بە دوای داهات کە ئەم شۆڕشە بەڕاستی پێویست بوو بۆ تەواوکردنی شۆڕشی کورد بۆ هاوسەنگی لەو کاتەش کە هێزە کوردیە نیشتیمانیەکان با بڵێن هێزە علمانیەکان کە زیاتر ئاراستەیەک هەبوو ئاراستەی مارکسی و ئاراستەی علمانیەت کە زیاتر دەستی کە بە ئاماژەم کرد دەستی دەرەکی تەئسیری کاریگەری کردبووە زۆربەی خەڵکە شۆڕشگەڕەکە بەڵام لێرەوە کە شۆڕشی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی هاتەکایەوە خەباتەکە جوانتر بوو ڕێک و پێکتر بوو دیارە دروستبوونی بزوتنەوەی چەکداری کوتوپڕ نابێ ئەبێت لەسەر ئەساسی ڕێخستنێک بێت ڕێخستنەکە دروست بوو ڕێخستنەکە دیارە لە چەند شوێنێک دروست بوو بەڵام ڕێخستنێکی تەواو نهێنی سڕپارێز و عەقایدی لە هەمان کاتە چونکە بۆ ئەو کەسانەی کە پەیوەندیان نەکرد بە ڕێخستنەوە خۆیان ئامادەکردایە بۆ هەموو مەترسیە کە دێتە پێشیان بەگرتن بە کوشتن بە بردن بە کەسوکاری بە هەموو شێوەیەک هەتا من لە زانکۆی مووسڵم لە کۆلێژی پەروەردە زمانی ئینگلیزی کە پەیوەندیم کرد لە کۆتایی 85 پەیوەندیم کرد بە ڕێخستنی پەیوەندی ئیسلامیەوە کاتە خەتەر بوو چون کاتە لە زانکۆ شەهڕەشەیان لێ کردین من کابراایکی باسی هەڕەشەی لێ کردم وتی
نەبووین بە باسی لە ڕاستیە وتی وەیل بۆ ئێوە وەیل ئەگەر تەنزیمێکی دینی بن هەڕەشەکەی وا لێ کردم. ئەوەش کە ئێمە کردمان بەڕاستی بەرەنگاربوونەوەی بەعز و هەروەها هاندانی خەڵکی کوردستان کە زۆرتر و زیاتر تەسلیمی حکوومەتی بەعز نەبێت و زیاتر نەچێتە ژێرباری زوڵم. بەڕاستی دەورێکی زۆر گرنگی هەبوو و هەروە بۆ هۆی دڵخۆشی خەڵک بە سەدا و هەزارەها چەکدارمان بەرەنگار بوونەوە بەشداریان کرد لە ڕوخانی بەعز لە ڕاپەڕین و هەروەها مەفرەزە تایبەتەکان الحەمدولله تا بمسەر بە خۆی گەشتی. باتە چەکدارەکە و عەرزم کردی لەسەر ئەساسی ڕێخستنێکی پتە و دروست بوو کە سەرەتای چوونە دەرەوەی کۆمەڵێک مامۆستا و پیاوی گەورە دیارە کاردانەوەی دەسوبردکردن لە کارە چەکدارەکە لەسەر ئەساسی ئەو بەرنامە ڕێژیە بوو کە بڕیار بوو کۆمەڵێ لە مامۆستای محتەرەمی ئەم وڵاتێک تیرۆر بکرێن لەسەر ئەساسی فکری. ئەمانە خەڵکێکی بەرچاون دەوریان هەیە ڕۆڵ و کاریگەریان هەیە خەڵک تەیارەکەن و حورمەتی شەخسیان هەیە ئەبێ ئەمانە نەمێنن. دیارە لە چوار قوڕنە کۆبوونەوەیە کرا کۆبوونەوەیەکی گەورەی مامۆستایانی کوردستان کرا و بە عەریف حەفلی مامۆستا عەبدوڕەحمانی نەوڕەسی ئەوە بۆ خۆی دەورێکی زۆر کاریگەری هەبوو لە دەسوبردکردنی کارە چەکدارێکە. کارە چەکدارەکە بوو بە فەرز ئەو کاتە کە نابێ ئەم بەرنامەیە جێبەجێ بکرێ ئەبێ سنوورێدا بنرێ و ئێمەش بەشدار بین لە کاری چەکداری لە کوردستانی عێراقا و بەرپەرچی ئەو زوڵمە بینەوە کە بەعز بەسەر هەموو میلەتی کووردا سەپانی لێ زمنە میلەتە بەشەکەی ئێمەش کە خەڵکە دیندارەکەی بوو. لە 85 مە چوینە دەرەوە چوینە ئێران و خولاسە لەوێ ئیتر هینمان دروست کرد مەسەڵەن قەزایەی چەکداریش کە ئێمە بەم هێزی چەکداریە بتوانین مەسەڵەن هەم لە ناو کوردستاندا بتوانین بەرەنگای ڕژیمی بەعز ببینەوە و بتوانین بەرامبەر ئەوانەی کە عەقیدە و فکری خراپیان هەیە بەرامبەر ئیسلام بەرامبەر ئەوانیش مەسەڵەن هین ببین یعنی بەرەنگاریان ببین لە ڕووی مەسەڵەن هەر ڕوویەکۆ کە پێویست بکات. جا بەڕاستی ئێمە یعنی لە دواییە کە چوین بۆ ناو خاکی ئێران و لەوێ مەسەڵەن هاتین ئەم تەنزیماتەمان دروست کرد ئیتر لە ئێمە بزنەوەی پەیوەندی بوون. ئەو خۆناغانە خۆناغێکی زۆر سەخت بوو تەنانەت لە ناوخۆ و لە دەرەوەش و فشارێکی زۆری حکوومەتی بەعز هەبوو و هەروەها ئەوانەی کە ئیسلام خواز بوون کە خەریکی بانگەواز بوون کە خەریکی جموجوڵی ئیسلامی بوون و فشارێکی زۆریان لەسەر بوو ئازارێکی زۆر دەدران تا هاتە سەر ئەوە کە ملەتی کوردیش هۆشیارە بە تایبەت زانایان ڕۆشنبیرانی مسلمانی کورد ئەمەیان قبوڵ نەکرد. ئەوە بۆ ڕاپەڕین هاتەکایەوە کۆچ و هجرت هاتەکایەوە کە ئەمەش بەڕاستی زۆر سەختە ئەمەش زۆر زەحمەتە بەجێهێشتنی وڵات بەرامبەر زوڵم و ستەم بۆ ئازادی بۆ ژیانێکی بەختەوەر بۆ دادگەری. بەڵام ئەم قۆناغا سەخت بوو بەڵام لێبرانی دەوێت بەڵام ئەمە شۆرشی دەوێت خەباتی دەوێت. وخوای گەورە لە قورئانە فەرمێ وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين. ئێوە بجەنگن بوەستنەوە بەرامبەر ئەوانەی کە زوڵمتان لێ ئەەکەن تعداتان لێ ئەەکەن بەڵام ئێوە وەکو خۆی بەرامبەر ئەو زوڵمە بوەستنەوە و مەیەڵن زیاتر لەوە تەجاوازکە لەبەر ئەوەی ژیان بمێنێ لەسەر زەوی لەبەر ئەوەی دادگەری بمێنێ ژیانی کۆمەڵایەتی بمێنێ ئینسانەکان ئازاد بن. بەڵام ئەمە زۆر سەخت بوو زۆر ناڕەحەت بوو بۆ ئێمە. بەڵام لەگەڵ ئەوەش کە مەسەڵەن زۆربەی کات حکوومەتی بەعز هەندێ عەفوی دەرەکرد بۆ ئەو خەڵکە کە بگەڕێتەوە کە ئەو شۆرشە نەمێنێت. ئێمە کە لەوێ دەماینەوە هەندێک خەڵ دەگەڕایەوە بۆ ئێمە زۆر سەخت بوو بۆ ئێمە زۆر زەحمەت بوو. بەڵام ئێمە ئەومان هەڵبژارد بۆ ئەوەی کە ئەم ئیسلامە کاروانی ئەم ئیسلامە بەردەوام بێت و هەموو قۆناغەکان و مەفرەزەکانە هاتنە خوارەوە بۆ بەرەنگارمورەی حکوومەتی بەعز. اینجا ئەبووە چەتی لێ دروست کرێ خەڵکی دیندار کە ئەچێتە دەرەوە ئەوێ ئەو زوڵمە قبوڵ نەکە ئەبێ شوێنەکە بێ ڕووی تێ بکە. ڕوو تێکردنەکەش بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو کە مامۆستایانی محتەرەم مامۆستا شێخ لەتیفی واژەیی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بە ڕەحمەت بن مامۆستا لەتیفی پێنجۆنی مامۆستا عەلی بیارە مامۆستا عەبدوڕەحمانی نەوڕەسی کە یەکێک لە موەسسیسین ئەویش
کۆمەڵێن ئەو مامۆستا محتەرەمانی کە ڕێژکیان شکان و ئەسڵی بزوتنەوە چەکدارەکەیان دروست کرد لە ساڵی 1984. دیارە سواز بۆ خی گەورە کە یارمەتی داین ئەو شۆرشە بەتابێت کە بووە بە ڕووناکی بۆ بە مێژوویەکی زێڕین بۆ ئەو کاتە و بۆ ئێستاش و بۆ داهاتوومان بەڵە لای ئەوان ئەم شۆرشە ئیسلامیە زۆر نامۆ بوو و زۆر بەرەنگاربووریان هەبوو بەڵام ئێمە بە حکمەتی خۆمان بە جوانی بەرنامەی ئیسلام توانیمان مدارات بکەین لەگەڵ ئەوانە توانیمان تەعامل بکەین وردە ئەو کاتە ئەوانیش لە ژیانی سیاسی و ئیداری ئەوانە وەکو ئێستا کراوە نەبوون بەڕاستی زۆر تونڕەوانە زۆر بە ئەسلوبێکی خراپمان مەڵەیان دەکرد بەڵام ئێمە الحەمدوللا مقاوەمان کرد تا هاتینەوە ئەم دی و لەو دیویش لە ئێرانیشە کە ئەو کاتە حکوومەتی بەعسە بوو دوا ڕوخانی حکوومەتی بەعس کە هاتینەوە ئەو دی و مسلمانان جەماوەری کوردستان زۆر دڵی بە ئێمە خۆش بوو سپاس بۆخوا من یەک نمونە بۆ باسکەم کە هاتینەوە ئەم دی و ڕاپەڕینمان کرد هاتینە منتقەی شارە زۆر و عەربات ئەو کاتە هەر لەو کاتەوە تاڵانی و بڕۆ و فەرهوو دەستی پێ کرد ئەو خەڵکی کە لەو دەوروبەرە بوو هەموو کەلوپەلەکەی خۆی سیارەی خۆی حتا ئەو کاتە کارەبا بڕا قەتع بوو محاولەکانیان هێنا لە مەقەڕەکانی ئێمەدانا سیارەکانیان لە مەقەڕەکانی ئێمەدانا لە بارەگای ئێمە ئەمانوت ئەوە چییە ئەو حاڵەتە ئەیانوت ئێوە ئەم کەلوپەلەی ئێمە ئەم ژیانەی ئێمە لا ئێوە پارێزراوە لەبەر ئەوەی کە سێخۆ ئێتیبارمان بە هەندێک شوێنی تر نییە سپاس بۆخوا لەو کاتەوە تا ئەوەی کە دەستمان کرد لە ناو کوردستانە بەکاری سیاسی بەکاری ئیداری بەکاری پەروەردەیی بەکاری کۆمەڵایەتی ئەمەی بەدوادا هات کە چەندەها ڕێکخراوی ئیسلامی سنتەری ئیسلامی دەستیان کرد بە خزمەتی خەڵ دەستیان کرد بە ئاوادانکردنەوە سپاس بەخوا بوو بە ڕێگەیەکی ڕۆشن بۆ ژیانێکی بەختەوەری و ئاسوودەیی بۆ خەڵکی کوردستان ئێمە لە کاری شەکداریە کاک سەڵا گومان ئیتیانێ هەمووی هەوراز و نوشیەوە قەڵبەزی زۆری تایە گرێ و گۆڵی زۆری تایە شەهید بوونی تایە برینداربوون و کەم ئەندامبوونی تایە ئاوارەبوونە هیجرەتە و غوربەتە و نەبوونی و نەداریە یعنی ئێمە ئەگەر لەسەر ئاستی ماڵ و مناڵ حساب بکەین ئێمە ماڵێک بووین 6-7 ساڵ ماڵ بووین لە ماوەیەکی کەمە هەڕاجمان کرد و کردمانە دوو عەلاقە و ڕێگەی هیجرەتمان گرتە بەر پێش ئەوەش دیارە لە قەرەداغ هێزی فاروقمان هەبوو من لە ڕێگەی کاک کەمال ئەشرەف و پەیوەندیم کرد بە تەنزیم و ئەو کاتە کاتێکیش هێزی فاروق لە قەرەداغ دروستکرا مەرحومی کاک حاج محەممەدی قەرەداغی کاک شەوکت کە یەکێ لەو پیاوانی بەرخانەقا بوو کاتی خۆی سەلقی شۆڕشی ئەیلول بووە لەگەڵ کاک کەمال ئەشرەف لەگەڵ کاک مەهدی سوور کاک کەمالی پێ ئەڵێن کاک مەهدی مەسئولیەتی هەبوو لە یەکێتی نیشتیمانیەکە هاتە لە ڕیزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئەو کاتەوە هێزە چەکدارەکە ناوی لەشکری قورئان بوو هەتا من ڕۆژێک چوون بۆ مقەڕەکە لە قارەمانەوە چوون بۆ مقەڕەکەی خۆمان لە شوێنێک برادەرێکمی لێبوو لە دەی دوکان پێشمەرگەیەکی لێبوو پێشمەرگەی لایەنێک پرسیارم لەو کرد وتم هێزی ئین بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لەشکری قورئان لەکوان ئەو برادەرە جوابی داوەتی لاپەڕە چەند کە من وتم لەشکری قورئان جارێکتر پرسیارەکەم لەو برادەری خۆم کردەوە ئاڕاستی ئەوم کرد هەر دیسان جوابی یایەوە منیش وتم کاکە من لەگەڵ تۆ ئەوم نەکردووە پرسیارم لە تۆ نەکردو تا تۆ جوابێتەوە برادەرەکەم وتی واز بێنە کاکەت ئەو چەکدارە و هێزی هەیە و دەسەڵاتی هەیە بە تووشی کێشەیەک نەبێ ڕێگەکەی پیشانم چوون بۆ مقەڕەکە و کاتە نووسرا بوو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لەشکری قورئان هێز چەکدارەکە ناوی لەشکری قورئان بوو واتە ئەسڵی فکری ڕێخستنەکە و دروستکردنی ئەو ڕابوونە ئەو ڕەوتە ئەگەڕێتەوە بە ساڵی 1970 هەندێک لەو سەرکردە ئەلمانیانە کە تێکەڵی ئێمەیانە کرد ئەیان مامۆستا ئێوە تەواوکەری ئەو شۆڕشە بوون ئەگەر ئێوە نەبوونایە ئەم جەماوەری کوردستانە بەو شێوەیە جۆش و خڕۆشی نەدەبوو بەڵام ئەوە نمونەیەکی زیندووە و هەروەها ئەو خەڵکەش ئەلحەمدوللا خۆی کە ملەتێکە هەم بە فیترەت موسڵمانە هەم ئەلحەمدوللا باوەشی کردوێتەوە بۆ ئیسلام و بۆ مسلمانان و پێشوازیەکی گەرم تا ئەم قۆناغای خۆشمان وەک ئاماژەم کرد سپاس بۆخوا وەزعی کاروانی ئیسلامی کە بەردەوامە بە چەندەها ڕێکخرا و بە چەندەها دام و دەستگا لە خزمەتی ئەو خەڵکەی خۆمان داین و ئەو کارەی ئێمە سپاس بۆخوا کە ئاماژەم پێکرد بۆ پاراستنی شکۆی ئیسلام بوو بۆ پاراستنی مرۆڤایەتی بوو
و هەروەها بۆ لادانی فتنە و شەڕ بوو بەرامبەر بەعز و هەروەها بەرامبەر نەیارەکانی ئیسلام لە هەموو سەردەم و کاتێکدا و هەروەها پاراستنی خاک و نیشتیمان ئێمە پاراستنی نیشتیمانمان خاکمان بەشێکە لە بەرنامەی ژیانمان بەشێکە لە بەرنامەی ئیسلام تەنانەت مامۆستا عەلی باپیریش هەر لەو سەردەمانە کتێبێکی دەرکرد بە ناوی سۆزی نەتەوایەتی ئێمە کەواتە ئیسلام و نەتەوە و پاراستنی ژیانی مرۆڤمان هەموو پێکەوە جۆش داوە کە ئاماژەم کرد لە سەرەتا ئەم ئیسلامە گشتگیرە بۆ ژیانە بۆ پێکەوە ژیانە بۆ ئاشتیە بۆ خزمەتی خەڵکە بۆ ڕێخستنی ئابووریە بۆ ڕێخستنی تەندروستیە بۆ ڕێخستنی پەروەردەیە بە هەموو لایەنەکانی ژیانەوە ئەلحەمدوللا ئەم ئیسلامە بەرنامە